ئەگەر پێت وایە پاراسایی تەنها فیلمێکە هەڵیت، بەڵکو ئاگادارکردنەوەیە. دڵنیام زۆر بەتان بینەری ئەم شاکارە خاوەن 4 ئۆسکارە بوون کە سەرەتا چیرۆکەکەی بە پلانێکی زیرەکانە دەست پێ دەکات، دواتر دەگۆڕێت بۆ ئاژاو و کۆمیدی ڕەش و کارەساتی شۆکێنەر. ئێستا با بە شێوازێکی وەرتر باسی فیلمەکەتان بۆ بکەین. ئەو خانووی لە فیلمەکەدایە تەڵەیەکی کۆمەڵایەتیە. چۆن؟ خانووەکانی شاندەری سیستمی سەرمایەداریە، نهۆمی سەرەوە مانای دەسەڵاتە، ژێر زەمینەکەش مانای چینە چەوساوەکەی کۆمەلگایە. ئەو بارانی بۆ دەوڵەمەندەکان ڕۆمانسیە دەبێتە کارەسات بۆ هەژارەکان. بارانی ناو فیلمەکە وای کرد کە بینەریش بۆ ساتێک بیر بکاتەوە کە سەر بەکامە چینی کۆمەلگایە. دیمەنی سەرکەوتن بە پلیکانەکاندا مانای دڵخۆشی و دەوڵەمەندیە. دیمەنی دابەزین لە پلیکانەکان مانای بەدبەختی و هەژاریە. ئەگەر سەرنجتان دابێت لە نێو فیلمەکەدا دیمەنی شێوی بارانەکە خێزانە هەژارەکە بە هەزاران پلیکانەدا دەبەزن بۆی فرێ ماڵەکەی خۆیان بکەون. وشەی بۆن لە فیلمەکەدا زۆر بەهێزترە لە دیالۆگ، چونکە ئاماژەیەکی شاراوەیە بۆ جیاکاری چینایەتی و شکۆی مرۆڤەکان. بۆیە لە کۆتا دیمەندا یاخی بۆن ڕوویدا و خەویان ڕۆژە. فیلمەکە کۆتایەکی کراوی بۆ بەجێهێشتووی. کێم شەخۆرە؟ دەوڵەمەندەکان یان هەژارەکان یان هەردووکیان؟